لە درێژەی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری لیژنەی ئامادەکاری کۆنگرە لە مەڵبەندی شارەزۆری کۆمەڵی دادگەری کۆبوونەوەی گشتی بۆ ئەندامان بەڕێوە برد بۆ دیاریکردنی ئەندامانی کۆنگرە و وەرگرتنی ڕاوسەرنجی ئەندامان لەسەر سیاسەتی داهاتوو و کاری نێوخۆیی و دەرەوەی کۆمەڵی دادگەری کوردستان. یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆمەڵی دادگەری ئەوەیە کۆمەڵ حزبێکی مەبدەئیە، حزبێکی بەرژەوەند خواز نییە و ئەندامانیشی ئەو ئەندامانن کە لە بۆ بەرژەوەندی و پلە و پۆست و پایە و بەرژەوەندی مادیەکان نەبوونەتە ئەندامی کۆمەڵ، بەڵکو بە دوای قەناعەتێک کەوتون لە خزمەتی بیرروباوەڕێکدان لە خزمەتی پرۆژەیەکدان. لۆیە کۆمەڵ هیچ کاتێک لە کۆنگرەی خۆی نەترساوە. ئەوە پێنجەمین کۆنگرێتی ئەنجامی دەدا، چوار کۆنگرەی ڕابردووی ئەنجام داوە لە هەر چوار کۆنگرەکەی ڕابردوو کۆمەڵ نەترساوە و کێشەی گەورەشی لە بۆ دروست نەبووە. ومێ دەکەین بتوانین خەڵکێکی باشمان ئامادەیی تیابوو بێ و بتوانین لە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بەشداری بکەین ئەو ناوەی کە لەسەر زمانمان هەڵێن کۆمەڵی ئیسلامی ئینشاءڵڵا بینەوە سەر ساحەی سیاسی ئیشی بۆ بکەین بە کۆمەکی خوای پەروەردگار بە دڵخۆشیەوە ئامادەی خۆمان دەربڕیوە. ئێمە تەنها قەناعەتم وایە تەنها حیزبێکین لە کۆنگرە ناترسین و کۆمەڵە خەڵکیشمان هەیە لەوەشێ هەر خۆی ئامادەنیە خۆی مرەشەحکا لەبەرەوە حیزبێکین گوێ پێ نادێن. ئەگەر دەرچوین ئەوە لێ ڕاناکەین دەرەژ نەچین وان لە خزمەتی کۆمەڵی دادگەریە ئیشی خۆمانەکەین بە کۆمەکی خوا. بەرپرس و ئەندامانی کۆمەڵی دادگەری بە ئومێدەوە دەڕوانە کۆنگرەی حیزبەکەیان و وا دەخوازن ببێتە هۆی پێشکەوتنی زیاتری کار و پرۆژەی ئیسلامی. دیارە لە ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کارەکان دەستی پێ کردووە ئەلحەمدولیلا. دیارە ئەمڕۆ مەڵبەندی شارە زۆر دەستی بە کارەکانی کردو و بە کۆبوونەوە گشتەکان کردووە. بۆیە سپاس بخوا ئەمڕۆ لە سەرجەم ئۆرگانەکانی مەڵبەندی شارە زۆر کۆبوونەوە گشتیەکان کۆنفرانسەکان دەستی پێ کردووە و ئەلحەمدولیلا تا ئێسێژ ئێمە کە ئەنجومەنی سەی سادق کە شەومان بەرکەوتە و شەومان بۆ دانراوە. بۆیە ئێستا ئێمە ئەوە لیژنەی ئامادەکاری کۆنگرە لێرەن و خەریکی کارەکانمانین و بە ئیزنی خوای پەروەردگار بەردەوام دەبین و ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبێت. بەڕاستی کۆمەڵ یەکێکە لەو حیزبانەی کە لە سەرەتا هەتا ئێستا زۆر بوێرانە لە بڕیاری خۆی داوە شاونەتەسانە چۆتە پێشەوە لە ئاست گۆڕانکاریەکان و ئێستاش خۆمان ئامادەکردەوە بۆ بەستنی کۆنگرەی پێنجەم لە کاتوساتی خۆیان تەمەناکەم ئینشاءڵڵا بتوانین کۆنگرەیەکی نەوعی فعلی جوان ببەستین و جێگەی دڵخۆشی هەموو دۆست و ئەندامەکانی خۆمان بێت. کۆمەڵی دادگەری لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاریە بۆ بەستنی کۆنگرەی پێنجی حیزبەکە و بە سێ قۆناغ کۆنگرە ئەنجام دەدرێت. لە ئێستادا لە قۆناغی یەکەمدایە کە کۆبوونەوەی گشتیەکانە و لە داهاتوویەکی نزیکدا کات و شوێنی کۆنگرەی کۆمەڵ دیاری دەکرێت. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.